سلااوڕێز ئەو کاتت باش بەخێرهاتی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕا چاردا. لە لاپەڕا چاردەی ئەو کتێبە گەیشتمە بەردەوام دەبم لە ئەژمێرکردنی هزری گەیشتمە پرسیاری 46. پرسیاری 46 پیتیم کۆبکەینەوە لەگەڵ 19 لەگەڵ 32 ئەژمێرکردنەکە سەرجەمەکەی دەربینین کاتێک کە ئەو پیتە دەکاتە 18 واتە پیتی مەلابە لە جیاتی 18 دانێ کۆی بکەوە لەگەڵ 19 و 32 بە هزری 18 19 32 یەکەم هەنگاوم چییە؟ ئاڵوگۆڕم کردێ لە مابەینی 19 و 32 ئەوجا 32 بەستیتەوە بە یەکتر بەستن لەگەڵ 18 لەبەرەوەی 32 لەگەڵ 18 82 لەو ژمارانن کە سەرجەمیان دەبیتە چەند جارەی 10 82 دەبیتە 10 1 و 3 دەبیت 10 و 30 دەبیتە 40 بە یەکەوە دەبنە 50 هەردووچیان دەبنە 50 پاشان لەگەڵ 19 ئەو 50 ئەگەر کۆکەمەوە زۆر ئاسانە دەبیتە 69 کەواتە سەرجەمیان بووە 69 بە شێوەیەکی زۆر ئاسان دەگەڕێمەوە لای پرسیارەکان گەیشتمە پرسیاری 47. پرسیاری 47 ئەو سیفەتەی بەکار هاتووە بڵێ 80 جاران سی لە یەکەم هەنگاو هەشتایەکە بوویتە 8 جاران 10 جاران 80 جاران 3 ببورن 80 جاران 3 یەکەم هەنگاو 8 جاران 10 جاران 3 نووسرایە 80 واتە 8 جاران 3 هەنگاوی دووەم ئەو دەیە لەگەڵ ئەو سێی بە یەکتر بەستراوە بەهۆی ئەو کەوانەی پێی دەڵێن بە یەکتر بەستن سیفەتی بە یەکتر بەستن هەنگاوی سێیەم ئاڵوگۆڕ کرایە لە مابەینی دەیەکە و سێیەکەی نووسیتم ئاڵوگۆڕ هەنگاوەکەی پاشەوی بە یەکتر بەستنی 8 و 3 بە یەکتر بەستن هەنگاوی پاشەوی لێکدان 8 جاران 3 دەکا 24 ئەوجا پاشەوی دیسان لێکدان ئەنجامی لێکدانەکە یان دەتوانین بڵێین ئەوەی ڕاستی بی دەتوانین بڵێین لێرە 240 بەهای بڕەکە چونکە ئەوە بڕە ئەوەش بەهایەکەیە ئەنجامی لێکدان باشە بەڵام باشترین شت وایە بنووسی بەهای بڕەکە تەواو بووین مچمە لای پرسیارێکی نوێ پرسیاری 48 سێ ئەو ژمارەیە زۆر گرنگە لێرە سێ ژمارە ئەنجامی لێکدانیش گرنگە ئەنجامی لێکدانیان دەکاتە 210 هەموو ئەو ئەگەرانەی چونکە ئەگەر زۆرە تەنیا یەک وەڵام نییە هەموو ئەو ئەگەرانەی لە توانادایە بۆ ئەم ژمارانە بەبێ بەکارهێنانی ژمارە یەک چنە بیان نووسە واتە سێ ژمارە هەیە کە لێکیان دەدەی دەبی بکاتە 210 ئەو سێ ژمارەیە چییە؟ ئەگەرەکانی بنووسە بەڵام ژمارە یەک بەکارمەینە بۆ ئەوەی ئەو ئاسان کاری بکەم لێرانە ئەمن ئەو ژمارەیە 210 دابەشم کردێ بەسەر کۆڵکە هاوبەشەکان 21 چەند هەفتی تێدایە 21 چەند هەفتەیە 3 سفرەکەی دینمە خوارێ لێرە 30 دابەش 5 6 6 دابەش 3 2 2 دابەش 2 وەکو دەبینن ئاوا هەمووی کردیتمە ئەو کۆڵکانەی کە 210 پێک دەینن
بێگومان ئەگە هەفتی جارانی پێنجی بکەین جارانی سێ بکەین جارانی دوی بکەین دەکات 210 بەڵام لێرە ناوێت چار ژمارە بەکاربێنین دەیەوێت تەنیا سێ واتە ئەگەر ئەو دووەت بەکارهێنا ئەوە ئەو دوو ژمارەیە لە یەک بدە ئەو جە بەکاری بینە واتە 7 جاران 5 جاران 6 ئەوە بەکاردێ یان ئەو دوو ژمارە لێک بدە 15 جاران 7 جاران 2 دەبی ئاوا بیرکەیتەوە چمزام ئەمن کوم کردیە 210 یەکەم جار 3 جاران 10 جاران 7 دەکات 210 پاشان 6 جاران 5 جاران 7 دەکات 210 2 15 و 7 2 35 و 3 2 5 و 21 4 و 5 و 13 ئەمن هەر ئەوەندە ژمارەیەم دانایە کە دەکات 6 ئەگەر هەیە 1 2 3 4 6 ئەگەر هەیە کە ئەگەر ژمارە یەک بەکارنێین گەڕێمەوە لای پرسیارەکانم هاتمە لای شیکاری پرسیارەکان شیکاری پرسیارەکان بەکارهێنانی پێدراوەکان لە ڕاهێنانی 49 هەتا 51 پێدراوە دیاریکراوەکان بەکار بهێنە پێدراوە دیاریکراوە مەبەستی لە پێدراو لێرە ئەو وێنەیە هەندێک جار پێدراو نەخشەیە هەندێک جار خشتەیە هەندێک جار وێنەیە واتە زانیاری لەسەرا دەربارەی پرسیارەکە لێرە گەر تەمەشاکەین بزانین پرسیارەکە چیە 49 ئەژمێرکردنی هزری بەکاربێنە بۆ دۆزینەوەی ژمارەی پەپکە کراوەکان ڕوون بکەوە چۆن گەیشتی بە وەڵام واتە هەژار 25 و دڵشاد 18 و دڵسۆز 17 کاژین 12 هەمویان کۆ بکەوە بزانە چەند پەپکە کراوە با بچم بزانم کو لێرانە پەپکە بەواتای CD یان CD هەژار 25 دانەی کڕی دڵشاد 18 دڵسۆز 17 کاژینیش 12 ئەوجا ئێستا بزانم بە هەمویان چەندە کراوەکان 25 18 17 12 هەنگاوی یەکەم ئەمن ئاڵ و گۆڕم کردیا ئەو هەژدەیەم هینایتە جێی ئەو حەڤدەی حەڤدەکەشم هینایتە جێی هەژدەی لەبەر چ لەبەرەوەی هەژدە لەگەڵ 12 کە کۆیان دەکەمەوە ژمارەیەکی چەند جارەی 10 بەدەست دەینم کە سفری لەگەڵا کە زۆر ئاسانە ئەژمێرکردنی 25 و 17 جارێ هەردەینمە خوارەیە 25 هینا خوارێ 17 هینا خوارێ کە 18 کۆ کردەوە لەگەڵ 20 ئەنجامەکە سەرجەمەکە کردیە 30 ئێستا بە یەکتر بەستن لەگەڵ 17 30 و 17 هەتا کۆیان بکەمەوە 25کە تەنیا ماوە دێتە خوارێ کە 30 لەگەڵ 17 کۆ دەکەمەوە زۆر ئاسانە 37 دەکات 47 لێرە نووسیتم 47 لێرە ئێستا ئەگەر 25 کۆ 47 بکەم ڕەنگە ئاسان نەبی یەکسەر لەبەر هەندێک دەمەوێت ئەو 47 بکەمە 50 47 بکەمە 50 کو دەبی سێی لۆ زیاد کەم سێ ناچارم لە 25 سێ کەم کە سێم لە 25 کەم کرد 22 بەدەست دەگا ژمارە 22 لێرە کۆ 47 کۆ سێ دەکا 50 ئێستا زۆر ئاسانە کۆکردنەوەی 22 لەگەڵ 50 22 ئەوها لەگەڵ 50 دەکاتە 72 واتە سەرجەمەکە یەکسانە بە 72 پرسیاری پاشەوی پرسیاری 50 ئەگەر
هەر یەک لە هەژار و دڵسۆز 12 پەپکە بدەن بە کاژین. کاژین چەند پەپکەی دەبێت؟ واتە هەژار 12 پەپکە دەداتە کاژین، دڵسۆزیش 12. بەخۆشی کاژین چەندی هەیە؟ 12 هەیە، واتە 3 12 لەلا دەبی. چم بزانم کو دەتوانین بڵێن 3 جاران 12، دەتوانین یەکسەر 3 جارانی 12 بکەین، 3 جاران 2 دەکا 6، 3 جاران 1 دەکا 3 دەکا 36. دەشتوانین لە جیاتی دانان بەکاربێنین بۆ 12 12 دەبیتە 10 لەگەڵ 2، یەکەم جار 3 جاران 10 دەکا 30، ئەوجا 3 جاران 2 دەکا 6، پاشان 6 لەگەڵ 30 کۆبکەمەوە دەکاتە 36. یان دەتوانین 3 جار بنووسین 12 کۆی بکەینەوە لێرە، ئەنجامەکە دەکاتە 36 چونکە ئاسانە 3 جاران 12. گەڕێمەوە گەیشتمە پرسیاری 51. هەر چوار هاوڕێکە پەپکەکانی هەیان بوو لە نێوان خۆیان بە یەکسانی دابەش کرد. هەر یەکەیان چەند پەپکەی لەلا دەبێ؟ بە هەمویان 72یان هەیە، 72 دابەشی چاری دەکەن. ئایا هەر کەسە چەندی بەبەردەکەوێت؟ گوتمان بە هەر چاریان 72یان کڕی دابەشی چاری دەکەن بە یەکسانی. لێرە من دەبی ئەو 72ی ببەشمەوە، بیکەمە دوو ژمارە سەرجەمەکەیان بکاتە 72، لە هەمان کات دابەش بکرێن بەسەر 4 بەبێ مانەوە. لەبەر هەندێک خوێندکاری ژیر دەبی خشتەی لێکدانی ژمارە 4 بزانی کە 4 8 12 16 20 24 28 32 36 44 و هەتا دوایی. ئەمە لێرە 40 و 32 بەکارهێنایە چونکە سەرجەمیان دەکاتە 72، هەر یەک بە تەنێش دابەش دەکرێن بەسەر 4 بەبێ مانەوە. 40 دابەشی دەکەم بەسەر 4، 32 دابەش دەکەم بەسەر 4، کە 4 دابەش دەکەم بەسەر 4 دەکاتە 1، سفرەکەش دێتە خوارێ 10، 32 دابەش 4 دەکاتە 8. ئێستا کە 8 و 10 کۆ دەکەمەوە زۆر ئاسانە، دەکاتە 18. واتە هەر یەکەیان ئێستا 18 پەپکەی بەردەکەوێت ئەگەر بە یەکسانی دابەشیکەن. وابزانم هاتمە کۆتایی لاپەڕە 4دا کە باسی ئەژمێرکردنی هزری بوو. ئەگەر هێشتا بتەوێ بزانی ئەژمێرکردنی هزری پێویستە بگەڕێەوە ئەو چەند ڤیدیۆیانەی ڕابردوو پێش ئەو ڤیدیۆی بۆ ئەوەی بە تەواوی لە بابەتەکە تێبگەی. لەوانەی داهاتوو باسی لاپەڕە 15 دەکەم. هەتا ئەو کات هەر بژی.